جوانترین و گەرموگەشتین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران گواستنەوەی عوسمان ئیسماعیلی لە زیندانی سەقزەوە بۆ شوێنێکی نادیار دەست بەسەرکردنی دووبرا بەناوەکانی مورتزا و ئیبراهیم محەممەدی لە سنە ناڕوونی چارەنووسی نووسەرێکی بەندکراوە لە پیرانشار بردومانکردنی سنووری چەمچەماڵ لەلایەن تورکیا سەپاندنی سزای زیندان بەسەر توماش ساڵحی سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر 150 چالاکی کرێکاری لە ساڵی 2023 و دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و حەماس. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 11 بەفرانباری 1402 خانشینکراوانی مخابرات لە زۆربەی شارەکانی کوردستان و ئێران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی معیشەتی خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، ورمێ، قوڕوە، بیجار، عێراق، شیراز، زەورێز، تاران، ئیسفەهان، ئەحواز، خوڕەماوە، بەندەرعەباس و چەند شاری دیکەی ئێران دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەتەوە. خانشینکراوانی مخابرات خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەگشتەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسانسازی دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. گواستنەوەی عوسمان ئیسماعیلی لە زیندانی سەقزەوە بۆ شوێنێکی نادیار بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە 11 بەفرانباری 1402 عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری و خۆشناوی خەڵکی سەقز وێڕای خراپی دۆخی تەندروستی و دانانی بارمتە بۆ ئازادکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکەی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. عوسمان ئیسماعیلی لە حاڵی تێپەڕکردنی 16 مانگ بەندکرانی سەپێنراو بەسەریدا لە زیندانی سەقزە و ڕۆژی یەکشەممە 3 بەفرانباری ئەم ساڵ پاش تێکچوونی باری تەندروستی بۆ نەخۆشخانە گوازرایەوە، بەڵام پزیشکەکان بە ناوبراویان وێت کە نەخۆشی فەتقیەیە و ئەبێ بە زووترین کات نەشتەرگەری بۆ کرێت. ئەو کات هێزەکانی زیندانی سەقز بەبێ ڕەچاوکردنی باری تەندروستیە و چالاکە کرێکاریە ناوبراویان بۆ زیندان گەڕاندەوە. بە پێزانیارەکان هێزەکانی حکوومەت بە بنەماڵەی عوسمان ئیسماعیلیان ڕاگەیاندووە کە ئەم بەندکراوە سیاسییان گواستۆتەوە بۆ بەندیخانەی ئێڤین و بڕیارە لەوێت چاودێری و چارەسەری پزیشکی وەربگێت. عوسمان ئیسماعیلی لە دۆسیەیەکدا بە تۆمەتی هاوکاری لەگەڵ کۆمەڵە بە 31 مانگ و 15 ڕۆژ زیندان و لە دۆسیەیەکی دیکەدا بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام لە کاتی بەشداری لە ڕێوڕەسمی ئەسپەردەکردنی تەرمیژینە ئەمینی بە 7 مانگ زیندان و سەرجەم بە 39 مانگ بەندکران مەحکوم کراوە. ناوبراو نەخۆشیە ناسە تەنگی و دڵی هەیە و ئێستا ژیانی لە مەترسیدا. ناردنی پەروەندەی ڕەزا ڕەسایی بۆ لەقی ئیجرای ئەحکامی دادگای کرماشان لە ڕۆژانی ڕابردوودا دۆسیەی ڕەزا ڕەسایی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام بە مەبەستی جێبەجێکردنی ڕەوانەی لەقی ئیجرای ئەحکامی دادگای کرماشان کراوە. ڕەزا ڕەسایی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لە شاری ساحنەیە کە بە تۆمەتی کوشتنی فەرماندەی ئیتلاعاتی سوپایە و شارە بە ناوی نادر بەیرامی بە ئێعدام مەحکوم کراوە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەشتن بە پارێزەر بێبەش و بە سەختی ئەشکەنجە کراوە. دادگای ڕژیم لە ژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان و لە حاڵێکدا هیچ بەڵگەیەک بۆ سەلماندنی تاوانباری ڕەزا لە بەردەستدا نەبووە ئەو هاوڵاتیەی لە دۆسیەکی ساختەدا بە ئێعدام مەحکوم کردووە. شایانی باسە کە ناوەندە ئەمنیەتیەکان لە ژێر ئەشکەنجەی سەختدا احترافی ئیجباریان لە ڕەزا ڕەسایی وەرگرتووە و ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت باگەری لە سێدارەدانی ئەو بەندکراوە هۆشداریان بە کۆماری ئیسلامی داوە. دەست بەسەرکردنی دووبرا بەناوەکانی مورتزا و ئیبراهیم محەممەدی لە شاری سنە. مورتزا محەممەدی کوڕی بەندکراوی مانگرت و محەممەد جەعفەر محەممەدی و دانیشتووی گەڕەکی حاجیەوەی سنە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە شارۆچکەی حەسەناوە دەست بەسەر کراوە. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجێیەکان هێزە ئەمنیەکانی ڕژیم لە کاتی دەست بەسەرکردنی مورتەزا محەممەدی دەرگا و پەنجەرەی ماڵەکەیان شکاندووە و تەقەی هەواییان کردووە. سەرکردگەرانی حکوومەت ماڵیە و هاوڵاتیان پشکنیوە و
دەستیان بەسەر ئامێرە ئەلەکترۆنیکیەکانی داگرتووە. کاتێک ئیبراهیم مەحەممەدی بە مەبەستی بە دوواداچوون بۆ چارەنووسی مرتەزا سەردانی ئیدارەی اطلاعاتی کردووە لەوێ دەست بەسەر کراوە. ڕەفاندنی ئەو دوو وڵاتیە لە حاڵێکدایە کە بەیانی ڕۆژی دووشەممە 4 بەفرانبەر هێزەکانی اطلاعاتی سنا بە توندوتیژیەوە محەممەد جەعفەر مەحەممەدی باوکیان دەست بەسەر کردو. ناوراو لە ڕۆژی سێشەممە 5 بەفرانبارەوە لە دژی هەڵسوکەوتی دڕندانەی هێزەکانی حکوومەت دەستی داوەتە مانگرتن. ناڕوونی چارەنووسی نووسەرێکی بەندکراو لە پیرانشار بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چارەنووسی دکتۆر کەمال ڕۆحانی نووسەر و مامۆستای زانکۆی خەڵکی پیرانشار پاش 15 ڕۆژ بەندکران بە ناڕوونی ماوەتە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. دکتۆر کەمال ڕۆحانی ڕۆژی 26 سەرماوەزی 1402 بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. ناوبراوە مامۆستای زانکۆی ورمێیە و بە تازەی کتێبێکی بەناوی مێژووی سیاسی هاوچەرخی کوردستان چاپ کردووە کە یەکێک لە پڕفرۆشترین کتێبەکانی کوردستان و ئێران بووە. جێگەی ئاماژەیە کە هێزەکانی حکوومەت لە کاتی دەستبەسەرکردنی ناوبراودا دەستیان بەسەر مۆبایل و هەندێک لە کەلوپەلە شەخسیەکانیدا گرتووە. بردومانکردنی سنووری چەمچەماڵ لەلایەن تورکیا ڕۆژی دووشەممە 11 بەفرانباری 1402 جارێکی دیکە ئەرتشی تورکیا لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە سنووری قەزای چەمچەماڵی لە نزیک بناری خاڵخاڵان بردومان کرد. بەوتەی شایەت حاڵەکان ببورن بنکێک لەو سنوورە کراوەتە ئامانج، بەڵام تا ئێستا زیان و وردەکاریەکانی ئەم بردومانە بڵاو نەکراوەتەوە. لە ڕۆژانی ڕابردووشدا دەوڵەتی تورکیا چەند جار باکووری هەرێم و ڕۆژاوای کوردستانی کردووەتە ئامانج کە لە کامی ئەو هێرشەدا چەندین کەسی مەدەنی و کرێکار بوونەتە قوربانی. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی فولادی شارۆچکەی سەنعەتی حوتەپە ڕۆژی دووشەممە 11 بەفرانباری 1402 کرێکارانی کارخانەی فولاد لە شارۆچکەی سەنعەتی حوتەپە لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان 150 کارگەری شاغڵ لە کارخانەی فولادی شارۆچکەی سەنعەتی حوتەپە خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، بردنەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، بەرداختی حەقی سەنەوات، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، گۆڕانی گرێبەست و دابینکردنی ئەمنیەتی پیشەی بوون. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی کاغەزسازی دیبا لە شوشتەر کرێکارانی کارخانەی کاغەزسازی دیبا لە شوشتەر ڕۆژی دووشەممە 11 بەفرانباری 1402 لە ناڕزایەتی با داخرانی کارخانە و بێکارکردنی سەدان کرێکار کۆبوونەوە. بەوتەی کرێکاران لە ڕێکەوتی 30 سەرماوەزی 1402 بەبێ ئاگادارکردنەوە لەسەر کارەکانیان دوورخراونەتەوە. داخرانی ئەو کارخانەیە لە حەڵێکدا بووکە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا و پاش ڕادەستکردنی کارخانە بە کەرتی تایبەت ئاستی بەرهەمێنان لەو کارخانەیە چووەتە سەرەوە، بەڵام دەوڵەت بەڵێنیەکانی بۆ پێدانی پارە جێبەجێ نەکردووە. ئێستا بە داخرانی ئەو کارخانە 500 کرێکار بێکار کراون و کرێکاران بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. دەست بەسەرکردنی معلمێک لە ئیرانشار لە ڕۆژانی ڕابردوودا معلمێکی خەڵکی ئیرانشار بە ناوی عومران قاسمزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. بە پێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت ڕۆژی پێنجشەممە 7 بەفرانبار عومران قاسمزاییان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە بەلوچە لە بەردەستان نییە. سەپاندنی سزای زیندان بەسەر توماج ساڵحی بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ توماج ساڵحی هونەرمەندی دژبەری ڕەژیم لەلایەن دادگای ئینقلابی ئیسفەهانەوە بە 1 ساڵ زیندانی تازیری، زەوتکردنی پاسپۆرت و بەشداری لە دەورەی ڕاهێنانی ڕەوشت و زانیاری مەحکوم کراوە. ئەمیر ڕەیسیان پارێزەری توماج ساڵحی لەو بارەوە ڕایگەیاندووە کە ناوبراو سەبارەت بە بڵاوکردنەوەی زانیاری لەسەر تۆمارکردنی سکاڵا دژ بە مامورانی ڕژیم بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە زیندان مەحکوم کراوە. توماج ساڵحی 27 خەزەڵوەری 1402 بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کراو. پاش 12 ڕۆژ لە ڕێکەوتینەوەی سەرماوەزی ئەمساڵ بۆ جارێکی دیکە دەست بەسەر کرا. ناوبراو لە گرسە ویدیۆیەکدا باسی لە ئەشکەنجەدان و
شکاندنی ئێسقانەکانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کردبوو. سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر 150 چالاکی کرێکاری لە ساڵی 2023. بەپێی راپۆرتەکان زیاتر لە 150 چالاکی کرێکاری لە ئێران لە ساڵی 2023 زاینیدا بە بیانووی داکۆکیکردن لە مافەکانیان بە 541 ساڵ زیندان و 577 زەربە شەلاق مەحکوم کراون. وەزارەتی ڕەفاهی دەوڵەتی ئیبراهیم ڕەئیسی ڕێژەی حەقدەستی کرێکاران و کارمەندانی ئێرانی لە ساڵی 1402 هەتاوی تەنیا 20% بردوێتە سەرەوە، لە حاڵێکدا ڕێژەی حەقدەستی کرێکاران و کارمەندان 1/3 ئاستی تەوەڕۆم لە بەشی خۆراک یا کرێخانووە. هەر بۆ بوونەوە ئاماری هەژاری لە نێوچینی هەژاری کۆمەڵگا پەرەی سەندووە و لە چەند مانگی ڕابردوودا چەندین کرێکار بەهۆی بێکاری و هەژاری دەستیان داوەتە خۆکوژی. کاتێک کرێکاران دژ بەو بارودۆخە ناڕەزایەتی دەرەبڕن ڕووبەڕۆی بەندکران، شەلاق و ئەشکەنجە دەبنەوە و ئاماری پێشێلکردنی مافی مرۆڤ لە دەوڵەتی ئیبراهیم ڕەئیسی لە چاو دەوڵەتەکانی دیکە چەند هێندە هەڵکشاوە. دوا هەواڵمان سەبارەتە بە دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و حەماس. ڕۆژی دووشەمە 11 بەفرانباری 1402 دەوڵەتی ئیسرائیل ڕایگەیاند کە ڕێژەی سەربازەکانی لە کەرتی غەزە کەم دەکاتەوە و ئۆپراسیۆنەکانی لەوە بەدووە ئامانجدار دەبێت. کەمبوونی هێزەکانی ئەرتشی ئیسرائیل لە حاڵێکدایە کە لە 24 کاتژمێری ڕابردوودا 29 سەربازی ئیسرائیل بە تەقەی هێزەکانی خۆیان کوژراون و وەزارەتی بەهداشتی فلستینیش ڕایگەیاندووە کە لەو ماوەیەدا بەلانی کەم 150 کەس لە هێرشەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستداوە. ڕۆژی دووشەمەش 24 کەسی دیکە لە چەند شاری کەرتی غەزە بەهۆی بردومانی ئاسمانی کوژراون. بەوتەی بەرپرسانی حەماس ئاماری قوربانیانی شەڕی نێوان ئەو گروپە و ئەرتشی ئیسرائیل گەیشتووەتە 21970 کەس و ڕێژەی بریندارەکانیش سنووری 57,000 تێپەڕاندووە. شانی باساکە لە دەستپێکی شەڕەوە تا بە ئەمڕۆ 4910 کەس لە کەرانەی باختەری دەست بەسەر کراون. خۆشەویستان، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بشن.